لەگەڵ هاتنوو نزیکبوونەوەی پشوەکانی سەریساڵ لە هەرێمی کوردستان هاوڵاتیان بە دوو جۆر خۆیان بۆ بەسەربردنی پشوەکانی سەریساڵ ئامادە دەکەن. بەشێکیان لە شەوی سەریساڵدا ئاهەنگ دەجێڕن و بەشێکی دیکەشیان لەو چەند ڕۆژەی کەوا پشووە بە ئەنجامدانی گەشتی عەمرا پشوەکانیان بەسەر دەبن. بەراورد بە چەند مانگێک بەر لە ئێستا هاوڵاتیان زیاتر ڕوودەکەنە گەشتکردن بۆ ماڵەکەی خودا و زیارەتی پێغەمبەرەکەی و ڕەوزەی شەریف. بەوتەی خاوەنی کۆمپانیاکانی حەج و عەمرە بێت لە 25 ئەم مانگەوە بۆ سەری ساڵ 3 گەشتی عومرە لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە ئەنجام دەدرێن. بەراورد بە مانگەکانی دیکە ڕێژەی گەشتیار و عەمرەکار زیاترە، چونکە پشووی سەری ساڵە دەوام نییە. خەڵک ئەو هەلە دەقۆزیتەوە لەوەی کەوا سەفەری عەمرە بکە و خەڵکەکی زۆریش چەند مانگە بەتەمایەکەوە لە پشووی سەری ساڵدا سەفەری عەمرە بکە و لە ئێستاوە پێش سەری ساڵەوە خەڵک پاسەپۆرتی تەسبیل کردێ بۆ ئەوەی کەوا گەشت بکە. گەشتەکانی مانجی سەری ساڵ مانجی 12 زۆر زیاترە و فڕۆکەیەکی زۆریش سەفەر دەکا، نەکە لە کوردستان لە هەموو دنیادا لە بۆ گەشتی عەمرە و بەراورد بە مانگەکانی دیکە گەشتەکان چەند قات زیاترن. احتمالە فەرق بکات، بەس زیاتر خەڵک لە مانجی 2 و 3 زیاتر کە پشووە زیاتر خەڵک دێ لە عومرە. ئێستا ئەمە مەسەلە برێن کە گەشتمان ئێستا 25 مانگ لەبەرەوەی کە مەکتەب خەڵا 20 ساڵی تەواو دەبی لەبەر بە زۆری لەبەر مامۆستایانی بەڕێز گەشتەکەمان ئێستا 25 مانگ وەکو کۆمپانیای ئاسمانی مەدینە بە زیاتر سعری تەیارە تەئسیری کردیا. تەنیا فندەقەکانیش بەرز بووینەوە، بەس زیاتر سعری تەیارە تەئسیری کردیا لە گەشتی عومرە. بەپێی ئاماری بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عەمرە بێت لە ناوەڕاستی مانگی هەشتەوە تاکو ئێستا لە ڕێگەی هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانی زیاتر لە 20,000 هاوڵاتی گەشتی عومڕەیان ئەنجام داوە. لە وەرزی عومرەی ئەم ساڵ کە لە 15 هەشتەوە دەستی پێکردیە 15 هەشتی 2022 واتە لە دوایەشی محەڕەمی 1440 ساری کۆچی تا ئێستا دەتوانم بەڵێم زیاتر لە 20,000 هاوڵاتی هەرێمی کوردستان لە ڕێگای هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانی گەشتی عومرەیان ئەنجامداوە لە بەهۆی کۆمپانیاکانی ڕێگە پێدرا و لەلایەن بەڕێوەبەرگشتی حەج و عومرە لە هەرێمی کوردستان. بەدڵنیاییەوە لە پشوەکانی سەری ساڵ ژمارەیەکی زۆر هاوڵاتی سەفەر دەکات تەنها لە هەرێمی کوردستانیش لە فەوقی ئەو تەسەوڕەیە کە ساڵانی ڕابردوو بوو یان ئەو عەدەیە کە ساڵانی ڕابردوو بووە. بۆیە هەر ئەوەش بووتە سەبەبەوەی کە بەڕاستی پاڵەپەستۆش زۆر لەسەر فڕۆکە دروست بووە و لەسەر فندەقەکانیش لە شاری مەکە هەر ئەوەش وای کردیە کە لەم سەری ساڵە نرخی خزمەتگوزاریەکان و نرخی فندەق و نرخی فڕۆکە تا ڕادەیەک بەرزبوونەوەی بەخۆبینەوە. بەهۆی پشووی سەری ساڵەوە نرخی گەشتی عومرە بەرز بۆتەوە، هاوڵاتیانیش لە بەرزبوونەوەی نرخەکەی نیگەرانن، بەڵام پشووی لەم جۆرەیان بۆ هەڵناکەوێتەوە تاکو و گەشتی تیادا ئەنجام بدەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.